بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێب بیرکاری بۆ هەمووان لاپەڕا هەفتە و سێ. پرسیاری 26 دوو بەشە. بەشی یەکەم ئەو بڕاجەبرێ هەیە کە لە دوو ڕادە پێک هاتیە، ڕادە سۆرەکە و ڕادە زەردەکە. نووسرایە سادە بکە. زۆر جار سادەکردن تەنیا بە مانای ئەوەیە ئەو کەوانانە لابە و پاشان ئەگەر ڕادەی لێکچوو هەبوو چاچیان کە کۆیان کەوایان لێدەرکردن بزانە چییە. لێرە ئەمن ئەو کەوانانە لا دەبەم و تەمەشا دەکەم بزانم چ لە دەرەوەی کەوانەی هەیە. لە ڕادەی یەکەم ئەو پیتە لە دەرەوەی کەوانەیە، واتە ئەو پیتە کۆڵکەی هاوبەش بووە هاتیتە دەرەوەی کەوانەی. لە کاتی کردنەوەی کەوانەکە جارە چی دیکە پیتەکە دەبی بچی لە کنهەریەکە لەو ڕادانە دابدرێ لە کاتی لێکدان، کەواتە دەبیتە چ دوو پیتی س و پیتی م لە تەنیشتی، واتە دوو جاران س م و کەم هەروەکو خۆی کەمەکە دێتە خوارێ یەک دانە م. بەڵام کەس نانووسی یەکمە ئەو های لێدێ. بێگومان هیچی کێشە نییە ئەگەر یەکێک ئەوها بنووسی، دوو پێشان پیتی م بنووسی دوایە پیتی س بنووسی، هەمان شتە. کەوانەکەی دی لێرە کۆ هەیە، زۆر ئاسانە کە کۆ هەبوو لە پێش کەوانەی دەنا، ئەگەر کۆ نەبوو ئەو هێمانە دەگۆڕدران ئەوانەی ناو کەوانەی ئێرە. بەڵام ئەو پیتە لە دەرەوەی کەوانەیە لە کاتی لێکدان لێک دەدرێ لەگەڵ یەک بەیەکی ئەو ڕادانەی ناو کەوانەکەی. دەبیتە دوو پیتی س و ئەو پیتە لە تەنیشتی کەمەکە هەروەکو خۆی یەک دانە ئەو پیتە. کەس نانووسی یەک ساد، تەنیا دەنووسم پیتەکە ئەوها. ئێستا کە تەمەشاکەم چەند ڕادە بەدەستم هات، یەک ڕادە، دوو ڕادە، سێ ڕادە و چار دانە ڕادە. کە تەمەشایان دەکەم ئەو ڕادانە هیچیان بە یەک ناچن هەتا کۆیان کەمەوە یان کەمیان کەم. ناتوانم هیچ بکەم لە مابەینیان، کەواتە هەروەکو خۆی دەیان هێڵمەوە ئەوە گوایە سادەم کردیە. دێمە لای پرسیارەکەی بەشەکەی دی. دیار بکە کە بڕەکەی پرسیاری یەکەم یەکسانە بەو بڕە. لێرە دووسێ ڕێ هەیە ڕەنگە بتوانم ئەو پرسیارەی وەڵام دەمەوە. یەک لە ڕێیەکان ئەوەیە کە ئەمن ئەو دوو کەوانەیە ئەو کەواناوە ئەو کەوانە لێک دەدەم، چونکە لە مابەینیان لێکدان هەیە. کوزانیم لێکدان هەیە چونکە هیچ لێرە نەنووسرایە، واتە ئەوە لێکدانە. لە کاتی لێکدانی دوو کەوانە دەبی یەک بە یەکی ڕادەکان بۆ وێنە ڕادەی یەکەم لێک دەدرێ لەگەڵ ڕادەی یەکەم، ڕادەی یەکەم لێک دەدرێ لەگەڵ ڕادەی دووەم، ڕادەی دووەمی ئێرە لێک دەدرێ لەگەڵ ڕادەی یەکەمی ئێرە و ڕادەی دووەم دیسان لێک دەدرێ لەگەڵ ڕادەی دووەم. ئەو کات دیسان چار ڕادە دروست دەبی. کاتە لە کاتی لێکدان دوو پیتی س جاران م دیسان دەنووسم دوو پیتی س م. دوو پیتی س جاران پیتی ساد، دوو س ساد، کەم یەک م کەم یەک م و کەم پیتی ساد. ئەوجا کە ئێستا تەمەشای ئەو ڕادانە دەکەم و تەمەشای ئێرە دەکەم کە بەدەستم هاتبوو، ئەوە هەردووچیان یەکسانن وەکو یەکن. کەواتە دیارمان کرد کە وەکو یەکە. ئەوە ڕێیەک لە ڕێیەکان. ڕێیەکی دیکە چییە؟ ئەو ڕێگایەکی کورتە بەڵام ڕەنگە ئاسان نەبی.
ئەو ڕێگایش ئەوەیە کە ئەمن تەمەشای ئەو دوو ڕادەیەی دەکەم لێرە، ئەو ڕادە زەردە، ئەو ڕادە سۆرەش. کە تەمەشایان دەکەین، تەمەشای کەوانەکان دەکەین، دەبینین هەمان کەوانەیە، ئەو کەوانەیە هەمان شتە وەکو ئەو کەوانەیە، وەکو ئەوی وایە کۆڵکەی هاوبەش بی. بەڵام کۆڵکەی هاوبەش لێرە لە دوو ڕادەی پێکدێ، کەوانەکە هەمووی کۆڵکەی هاوبەشە. کاتە دەتوانمە من کەوانەکەی هەمووی وەکو کۆڵکەی هاوبەش بنووسمەوە 2 3 کەم 1. ئەو جەکەوانە چێدی بکەمەوە لە ڕادەی یەکەم چماوە کە هاوبەش نەبوو پیتی ئەو کۆیش دەنووسرێتەوە، لە ڕادەی دووەم چما بوو کە هاوبەش نەبوو ئەو پیتە. ئەو جە پاشان تەمەشای ئێرە دەکەم، دەبینم لێرەش هەمان شتە وەکو ئێرە دەیسلمێنین و دیاری دەکەین کە ئەو دوو بڕا جەبریە هەمان شتە، بەڵام بە 3-4 شێوە دەتوانین بینووسین، بەو شێوەیە و بەو شێوەیە و هەروەها بەو شێوەیەش. بێگومان ڕێگەی دیش زۆرە، ڕەنگە یەکەشکە بەڕێیەکی دیکە چاچیکە، بەڵام لێرە ئەمن ئەو دوو ڕێگەی دەستنیشان دەکەم. دێنە لای هەر یەک لەم بڕانە شیتەڵ بکە. پرسیاری 27. چونکە لێرە 3 دانە ڕادە هەیە و هەر سێکیان ژمارەکان تەواو نینە، بەڵکو کردە. لە کاتی هەبوونی کرد بە هەزاران کۆڵکەی هاوبەش هەیە لەسەر شێوەی کرد. بە کەیفی خۆم چ کۆڵکەکم بووێ دەتوانم بنووسم و ببیتە کۆڵکەی هاوبەش. ئەمن لێرە 1 لەسەر 4 هەڵدەبژێرم وەکو کۆڵکەی هاوبەش، یەکەش کە ڕەنگە 3 لەسەر 8 هەڵبژێری، یەکەش کە ڕەنگە 5 لەسەر 16 هەڵبژێری. هەر چ هەڵبژێری کێشە نییە، هیچیان نەنووسێ، نووسیان تەنیا شیتەڵ بکە. کاتە ئەمن 1 لەسەر 4 هەڵدەبژێرم کە کرد. پاشان تەماشا دەکەم ئایا پیتەکانیش هاوبەشە؟ بەڵێ هاوبەشە، کۆڵکەی هاوبەشە. و گچکەترین توانیش هەڵدەبژێرم کە توان 1 لێرە. کاتە 1 لەسەر 4 پیتی توانیەکم هەڵبژارد وەکو کۆڵکەی هاوبەش. زەحمەتیەکە ئێستا لێرەیە کو 3 لەسەر 8 دابەشی 1 لە 4 دەکرێ. ئەویش ئەوها 3 لە 8 دابەش 1 لە 4. لە کاتی دابەش دەتوانم ئەمن دابەشەکەی بگۆڕم. لێرە ئەو کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسرێتەوە، دابەشەکە دەگۆڕدرێ، دەکرێتە لێکدان. کەرتی دووەم سەراوژێر دەکرێ. ئەو های لێدێ. ئەو جە ئێستا سەرا لەگەڵ ژێرە دەتوانم کورت بکەمەوە، دابەشی 4 بکەم هەردووچیان، سەرە و ژێرە. لێرە ئەوها دابەش 4، لێرەش دابەش 4. کە 4 دابەشی 4 دەکەم دەمینێتەوە 1. یەکەکە زەڕبی ئەو 3 دەکرێت دەبیتە 3. کە 8 دابەشی 4 دەکەم دەکا 2. 2 جاران یەکیش هەردوو. کاتە ئەنجامەکە بووە 3 لە 2. 3 لە 2 پیتەکە 3 دانەیە، 1 دانە لە دەرەوەیە، واتە 1 دانە هاوبەشە، 2 دانە دەمینێتەوە. کاتە بووە 3 لە 2 3 توان 2. دێمە لای 1 لە 4ەکە. 1 لە 4 کە دابەش 1 لە 4 دەکرێت دەکا 1 و پیتەکە 2 دانەیە، 1 دانە لە دەرەوەیە، 1 دانە مایتەوە، تەنیا 1 پیتی 3. 5 لە 16 کو دابەشی 1 لە 4 دەکرێت. بە هەمان شێوە 5 لە 16 دابەش 1 لە 4 یەکسانە بە 5 لە 16 کە وەکو خۆی دابەشەکە دەکرێتە جاران، کەرتەکەش سەرە و ژێر دەکرێت.
ئەوجا 4 دابەش 4 و 16 دابەش 4 کورتکردنەوە هەیە. 4 دابەش 4 1 5 جاران 1 هەر 5 16 دابەش 4 4 4 جاران 1 هەر 4 کردیە 5 دابەش 4. لێرە پیتی یەک دانە هەبوو یەک دانەش لە دەرەوەیە پیتی هیچ نەماوە توانی سفرە هەر شتێک توانی سفر بوو دەکا یەک واتە پیتەکە نەماوە. ئەو های لێدێ لە کاتی شیتەڵکردن یەکەشکە ڕەنگە ژمارە چی دیکە کەرتە چی دیکە وەکو کۆڵکای هاوبەشدانێ ئەو کاتە جۆرە چی دیکە دەردەچی. پرسیاری 28 بە هەمان شێوە لێرە هەر کەرتەکەم بووێ دەتوانم وەکو کۆڵکەی هاوبەش بینووسم بۆ وێنە لێرە ئەگەرە من ئەو کەرتەی بنووسم وەکو کۆڵکەی هاوبەش 5 لە 9 5 لە 9 دەنووسم و دوایە تەماشای پیتەکەی دەکەم لە هەر سێ ڕادەکان هەیە بچووکترین توانی وەردەگرم ئەویش توان سێە. ئەو جەکەوانەک لە ڕادە یەکەم 4 دابەش 27 دابەشی 5 لە 9 واتە لێکدان لەگەڵ 9 لە 5 یەکسانە بە ئەو دوو ژمارانە لەگەڵ یەک کورت دەکرێنەوە لێرە دەمینێتەوە یەک لێرە دەمینێتەوە سێ چی دیکە کورتکردنەوە نییە 4 لە سەرێ و 15 لە خوارێ دەمینێتەوە دەنووسم 4 لە 15 پیتەکەش 5 دانەیە سێ لە دەرەوەی کەوانەیە 2 دانە دەمینێتەوە 4 15 پیتەکەش توانی 2 5 لە 9 هیچ نامینێتەوە 5 لە 9 دابەش 5 لە 9 و پیتەکەش دەبیتە یەک دانە پیتەکە چونکە 4 سێ دانە کۆڵکەی هاوبەشە. ئەوجە کۆ 7 لە 18 بزانین 7 لە 18 دابەشی 5 لە 9 7 18 جاران 9 5 9 لەگەڵ 18 2 دەمینێتەوە لێرە دەبیتە 7 دابەش 10 و پیتەکەش هیچ نەماوە چونکە سێ دانەیە هەر سێکی کۆڵکەی هاوبەشە کەواتە 7 لە 10 کەوانەکەش دادەخرێ. ئەوە ڕێگایەکە لە ڕێگایەکانی شیتەڵکردن یەکەش کە ڕەنگە ئەوەی هەڵبژێری هیچ کێشە نییە هەرچت هەڵبژارد گرنگ ئەوەیە بزانی دابەشی کردنی کەرتەکان بە چ جۆرەکە. بێمە لای پرسیاری 29 پیتی م یەکسانە بەو سێ ڕادەیە و پیتی ن یەکسانە بەو سێ ڕادەیە. نووسرایە م کۆ ن ببینەوە واتە ئەو ژمارانە هەمووی کۆبکەوە لەگەڵ ئەو ژمارانە هەمووی یان ئەو ڕادانە هەمووی وتە لە تەنە شتێکیان بنووسە بزانە چ دروست دەبی کەوا بوو ئەمن ئەوانە هەمووی ئەوها دەنووسمەوە کۆیان دەکەمەوە لەگەڵ ئەوانە چونکە کۆکردنەوە هەیە زۆر ئاسانە هێمایەکان ناگۆڕدرێن ئەگەر بەهات بە ئەوە کەم بە ئێرە زۆر زەحمەت دەبوو دەگۆڕدرا یەک بە یەکی هێمایەکان کاتە من لێرە تەنیا دەنووسم یەکسانە بە هەموو ئەوانە دەنووسمەوە 5 پیتی 100 کەم 10 ئەو پیتەکە هەمان کەم 6 وە کۆ چونکە نووسرایە کۆبکەوە کۆ ئەوانە هەمووی 5 هەر لە تەنیشتێک دەنووسمەوە 15 و 6 ئەوجە پاشان تەمەشا دەکەم ئایا ڕادەی لێکچوو هەیە یان نییە. ئەگەر تەمەشاکەم کامەیان لێرە
ئەو پیتە توان چارە، هیچی دیکە توانی چار نییە، کەواتە تەنیایە ئەوە وەکو خۆی دەینووسمەوە. کە تەمەشا دەکەم توان سێ دوو دانە هەیە، ئەوە یەک، ئەوەش یەک، یەکەچیان کەمە، یەکەچیان کۆیە، کەواتە لێدەرکردن هەیە و هێمای ژمارە گەورەکەی دادەنێم، ژمارە گەورەکە چونکە دەیە هێمایەکەی کەمە کەواتە کەم و ژمارەکان لێک دەردەکەم، دا پێنجی لێ بڕوا پێنج، پیتەکەش هەروەکو خۆی لێدەرکردن نییە بەڵکو وەکو خۆی و توانەکەی دەنووسرێتەوە. کەم شەش کە کۆی دەکەمەوە لەگەڵ کۆ شەش دەبیتە سفر. پاشان چماوە ئەو ڕادەیەش مایتەوە دەنووسمەوە لێرە، 15 پیتی ساد توان دوو. ئێستا ئەوە وەڵامی ئەو پرسیارە کەسکەی درایەوە ئەو های لێ هات. بێمە لای بەشی ب م کۆ ن شیتەڵ بکە، واتە ئەو بڕە جەبرەیە کە ئێستا بەدەستم هات شیتەڵی بکەم. شیتەڵەکەشی کووە تەمەشا دەکەم ئایا چ یەکسانە کۆڵکەی هاوبەشە لە مابەینی ئەو سێ ڕادەیە. 5 و 5 و 15 5 هاوبەشە، کۆڵکەی هاوبەشە. پیتەکەش هاوبەشە، گچکەترین توانیش دەنووسم لە ڕادە یەکەم ئەو پیتە مایەوە 4 دوی لێ بڕوا 2، لە ڕادەی دووەمیش 3 دوی لێ بڕوا 1، لە ڕادەی سێمیش تەنیا 3 مایەوە و چونکە 100 توان دوو لە دەرەوەی کەوانەیە ئەوە شیتەڵ کرا. ئێستا دەینە لای بەشی ج، ئایا دەتوانی هەر یەک لە م و ن بە تەنیا شیتەڵ بکەی؟ ئەگەر تەمەشای مئی بکەین ئەو سێ ڕادەیە بە تەنیا هیچ شیتەڵ ناکرێت، چونکە هیچ شتێکی هاوبەش نییە، هیچ ژمارەی هاوبەش نییە لە مابەینیان و پیتەکیش هاوبەشیش نییە. بێگومان مەبەستم ژمارەی تەواوە، 5 و 10 و 6 هیچ شتێک هاوبەش نییە، و لێرەش 5 و 15 و 6 هیچ شتێک هاوبەش نییە، پیتەکەش هاوبەش نییە، کەواتە ناتوانین شیتەڵ بکەین لەوەی زیاتر. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە سی. چوارگۆشەیەک درێژی لایەکی بریتیە لە 2 پیتی س، و سێگۆشەیەکیش وەستاویش هەیە درێژی لا وەستاوەکانی بریتین لە 2 س و س کۆ 2. ئەمن لێرە چوارگۆشەکەم چا کردیە، هەر یەک لە لایەکانی 2 پیتی س و سێگۆشەکەشم چا کردیە، سێگۆشە چی وەستاوە، لایە وەستاوەکان یەکەچیان 2 س، یەکەچیان س کۆ 2، هەر ئەوەندە س و س کۆ 2 س س کۆ 2. ئەوجە ئێستا کە دروستمان کرد ڕەنگە ئاسان بی وەڵامدانەوەی پرسیارەکان. بڕێک بنووسە بۆ نواندنی ڕووبەری چوارگۆشەکە. پاشان بڕێکیش بنووسە بۆ نواندنی ڕووبەری سێگۆشەکە. ئێستا ڕووبەری چوارگۆشەکە. ئەم دەبی بزانم ڕووبەری چوارگۆشە دەکاتە یەک لە لایەکانی ئەو لایە جارانی لایەکەی دیکە. ئەو لایە جاران ئەو لایە، ئەو لایە جاران ئەو لایە، هیچ کێشە نییە چونکە لایەکان هەروەکو یەکن. کەواتە ڕووبەرەکەی دەنووسین ڕووبەر یەکسانە بە لا جاران دیسان لایەکە. یەک لە لایەکان 2 پیتی س لێکی دەین لەگەڵ 2 پیتی س. لە کاتی لێکدان 2 جاران 2 4 پیتی س، لە کاتی لێکدان توانەکان کۆ دەکرێنەوە توان 2. ئەوە ڕووبەری چوارگۆشەکەی دەرچوو.
ئەوە ڕووبەری چوار گۆشەکەیە. دەینە لای ڕووبەری سێ گۆشەکە. دەبی دیسان بزانم ڕووبەری سێ گۆشە کووە. ڕووبەری سێ گۆشە یەکسانە بە بنکە، جارانی یان لێکی دەم لەگەڵ بەرزی، ئەو جا دەبی دابەشی دووشی بکەم. بنکە و بەرزی بە کەیفی خۆم ئێرە بنکەیە، ئێرەش بەرزیە. بۆ وێنە هیچ کات ئەوە نە بنکەیە نە بەرزیە، چونکە سێ گۆشەکی وەستاوە. بنکە و بەرزی هەمیشە لە مابەینیان دەبی گۆشەکی 90 پلا هەبی، یان گۆشەی وەستاو کە 90 پلەیە. ئێستا دەینم بنکەکە 2 سێ دەکەمە بنکە، هەرچەندە یەکەم جار گۆتم با ئێرە بەرزی بی، بەڵام ئێستا دەیکەمە بنکە ئەوەی کەسکەی دەکەمە بەرزی، هیچ کێشە نییە. لێکی دەم لەگەڵ، چونکە ئێرە لە 2 ڕادەی پێک دێ، مەجبورم ناچارم ئەمن کەوانە چی بکەمەوە و ئەو 2 ڕادەی لە ناو کەوانەی بنووسم دەنا هەڵەیە. ئەوجا هەمووی دابەشی دووی بکەم. لێرە پێشی ئەوەی ئەو کەوانەی بکەمەوە، دەتوانم ئەو دووەی ئێرە لەگەڵ ئەو دووەی ئێرە کورت کەمەوە، واتە هەردووچیان دابەشی دووی بکەم. کە دابەشی دووی دەکەم دەبیتە 1، ئەوەش دەبیتە 1، 2 نەما ماوە چ؟ ماوە تەنیا پیتی س لێک درایە لەگەڵ کەوانەک، س کۆ 2. هیچ ئەو لێکدانش پێویست ناکا بنووسم کە کەوانم کردەوە مانای لێکدانە. لێرە لە خوارێ هیچ نەماوە، کەواتە پێویست ناکە ئەمن هیچ بنووسم، چونکە تەنیا ژمارە یەکمە. ئەوە ڕووبەرەکەیە. ئەوجا یان ئەوها دەی هەڵمەوە، یان لێکی دەم س جاران س یەکسانە بە س تواندوو، چونکە 1 کۆ 1 دەبیتە 2. کۆیەکە دێتە خوارێ، 2 جاران س واتە 2 پیتی س. ئەوە ڕووبەری سێ گۆشەکەیە. ئەوجا پرسیاری ئێرە بڕێک بنووسە بۆ نواندنی جیاوازی نێوان 2 ڕووبەرەکە. بڕێک بنووسە. ئێستا ڕووبەری یەکەم 4 س تواندوو بوو، ڕووبەری دووەمیش ئێرەیە، جیاوازیەکەی دەنووسین. جیاوازیەکەی 4 پیتی س کەم، لێرە زۆر گرنگە ئەمن کەوانەی دانێم، چونکە کەمم هەیە. ئەگەر بە هاتبان نەم کردباوە ئەو کەوانەیە، دەمتوانی باشتر بوو هەڵم نەدەکرد، کەواتە باشترە ئەمن ئێرە نەنووسم، ئەوها تەنیا ئەو بڕێی بنووسم. ئەو کات ئەگەر کەوانەش دانەنێم، چونکە بەخۆی کەوانە هەیە، هەڵەش ناکەم. ئەوە بڕەکەمان نووسی. ڕووبەری تواندووەکەشم لەبیر چوو، ڕووبەری 4 گۆشەکە کەم ڕووبەری سێ گۆشەکە، جیاوازی واتە کەم. ئەوە بڕەکەمان نووسی. ئەوجا ئێستا نووسرایە بڕەکەی شیتەڵ بکە. با ئەو کەوانەی لێرە لابم. 4 س تواندوو کەم جاران س تواندوو و کەم 2 پیتی س. ئێستا شیتەڵ دەکەین لە مابەینی ئەو سێ ڕادەی چ کۆڵکەی هاوبەش هەیە، پیتی س کۆڵکەی هاوبەشە، و لێرە دەمینێتەوە 4 پیتی س، لێرە دەمینێتەوە تەنیا پیتی س، لێرەش دەمینێتەوە کەم 2. ئەوە شیتەڵ کرا جیاوازی نێوان هەردوو
ڕووبەرەکە. دێنە لای پرسیاری ژمارە 31 هاو ئەنجامە تایبەتیەکان. لێرە ئەو کەوانە هەیە، توانی دووە، نووسرایە کەوانەکە بکەوە. ئەو تواندووە واتە دوو دانە ئەو جۆرە کەوانەم هەیە، دەتوانم لە تەنیشتێک بیانووسم پاشان کەوانەکەی بکەینەوە. ئەوها 2 پیتی س کەم 3 ئەوە کەوانە یەکەم، کەوانەش کەش لە تەنیشتی دیسان 2 پیتی س کەم 3 ئەوجە ئێستا 1 بە 1 لێکدان. ئەو ڕادەیە لێکی دەم لەگەڵ ئەو ڕادەیە یەکسان دەبی بە 4 پیتی س توان 2. هەمان ڕادە لێکی دەم لەگەڵ ئێرە کەم 6 پیتی س. ئەوجە ئەو ڕادەیە لێکی دەم لەگەڵ ئێرە کەم 6 پیتی س. ئەو ڕادەیە لەگەڵ ئەو ڕادەیە کەم جاران کەم کۆ 3 جاران 3 9. 4 س توان 2 کەم 6 وە کەم 6 یەکسانە بە کەم 12 کۆ دەکرێنەوە، بەڵام پیتەکان هیچ کات توانەکانیان کۆ ناکرێتەوە. کۆ 9 ئەو های لێ دێ. پرسیاری ب ئەو بڕا شیتەڵ بکە. ئایا چ هاوبەشە؟ گچکەترین ژمارە 4ە. ئایا 4 هاوبەشە؟ چونکە ناتوانم من نۆی دابەشی 4 بکەم کەواتە هاوبەش نییە. ئایا 2 هاوبەشە؟ چونکە ناتوانم نۆی دابەشی 2 بکەم هاوبەش نییە. ئایا 3 هاوبەشە؟ چونکە 4 ناتوانم دابەشی 3 بکەم هاوبەش نییە. کەواتە هیچ ژمارەکی تەواوی هاوبەش نییە لە مابەینی 4 و 12 و 9. ئەگەر تەمەشای پیتەکان کەم، پیتی س هاوبەشە، گچکەترین توانیش 2. کەواتە س توان 2 هاوبەشە لە بڕی لە ڕادەی یەکەم دەمینێتەوە 4 س توان 2، لە ڕادەی دووەم دەمینێتەوە 12 س، لە ڕادەی سێم دەمینێتەوە 9. ئەوە شیتەڵ کرا. پرسیاری ج دیار بکە کە ئەو بڕا 4 س توان 4 کەم 12 س توان 3 کۆ 9 س توان 2 بریتیە لە ئەنجامی لێکدانی ڕادەیەکی جەبری لە دووجای بڕێکی جەبری. ئەگەرە من ئێستا تەمەشای ئەو کەوانەی بکەم، ناوکەوانەی ئەو بڕە جەبریە، دەبینم وەکو ئێرەیە هەمان شتە، و ئێرەش زانیم کە لەو دووجایی ئەو بڕە جەبریە دووجای پێکاتیە، کەواتە دەتوانم بگەڕێمەوە دەوخی جاران ئەوها بینووسم س توان 2 و 2 س کەم 3 ئەوجە هەمووی توان 2. دێمە لای پرسیاری د دیار بکە کە بڕی 9 س توان 3 کۆ 6 س توان 2 کۆ س بریتیە لە ئەنجامی لێکدانی ڕادەیەکی جەبری لە دووجای بڕێکی جەبری. لێرە تەمەشا دەکەم بزانم کۆڵکەی هاوبەش هەیە. پیتی س توان 1 هاوبەشە دەنووسم س. ئەوەی مایەوە لە ڕادەی یەکەم 9 س توان 2 و کۆ 6 س کۆ 1. ئەوجا ئێستا هەوڵ دەدەم بزانم دەتوانم ئێرە بنووسم وەکو دووجای بڕێکی جەبری یان نا. چونکە لێرە 9ە کەواتە دەنووسم 3 س کۆ 1 توان 2. ئەوهای لێ دێ. ئێستا دێینە لای پرسیاری 32. ڕوون بکەوە
چۆن گەورەترین کۆڵکەی هاوبەش هەڵدەبژێری لە شیتەڵکردنی ڕادەیەکی جەبری ئەوە زۆر ڕوونم کردیتەوە پێویست ناکە. پرسیاری 33 ئەو بڕە جەبریە هەیە شیتەڵی بکە و هەموو ژمارە سروشتیەکانی و ساد ببینەوە کاتێک و ساد یەکسانە بە 36. با بنووسین شیتەڵکەین یەکەم جار تواندوو کۆ ساد وە شیتەڵەکە پیتی لێرە ماوە پیتی لێرەش ماوە پیتی ساد. ئەوجا ئێستا ئەگەر هاتوو یەکسان بوو بە 36 واتە دوو ژمارە جارانی یەکتری بکەین بکاتە 36 جاران دەکاتە 36. بۆ وێنە ئەگەر لێرە بنووسم 9 جاران 4 یەکسانە بە 36 یان 4 جاران 9 ئەویش هەر 36. ئەوجا ئەگەر 4 جاران 9 بوو یان 9 جاران 4 ئەگەر 4 جار 9 بوو واتە ئەگەر پیتی 4 بوو بزانم ڕاستەیان نا. لێرەش 9 واتە پیتی 4 ئەو پیتەش 5 4 و 5 دەکان 9 جاران 4 دەکا 36 کەواتە پیتی ئەگەر 4 بوو پیتی سادیش ئەگەر 5 بوو ئەوە ژمارە سروشتیە ئەوە دەکا 36. ئەو جارەی بێزگە لە 9 جاران 4 و 4 جار 9 هەژدە جاران دووش یان 2 جار هەژدەش هەر دەکاتە 36 واتە پیتی 2 و پیتی سادیش 16 دیسان دەکاتە 2 جار هەژدە دەکا 36. ئەگەر پیتی 1 بوو و پیتی سادیش 35 بوو ئەو کاتیش هەر دەکا 36 1 و 35 دەکا 36 جاران یەکسانە بە 36 3 جاران 12 هەر دەکا 36 ئەویش بنووسین 3 جار 12 یەکسانە بە 36 واتە پیتی 3 و پیتی سادیش 9 دیسان دەکاتەوە 36 3 جار 12. نازام ئەگەر ژمارەی دیش هەبوو ئەمن هەتا ئێرە ئەگەر هەبوو ئیدی بە دەهێڵمەوە خوێندکاران. دێمە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی. پرسیاری 34 هەڵبژاردن لە وەڵامی جۆراوجۆر ئەو بڕا شیتەڵ بکە. لە کاتی شیتەڵکردن گچکەترین ژمارە 16ەیە. ئایا 24 دابەشی 16 دەبی نابی بەڵام 16 دەکاتە 2 جار 8. ئایا 24 دابەشی 8 دەبی دابەش دەبی 16 دابەش دەبی کەواتە 8 گەورەترین کۆڵکەیە. دەتوانم لێرە بینووسم و پیتی تواندوش گەورەترین کۆڵکەیە. لە 24ەکەی دەمینێتەوە 3 پیتی کەم 2 پیتی تواندوو هیچ نەماوە کەواتە ئەوە شیتەڵەکەیە. کامە ڕاستە؟ 8 تواندوو 3 کەم 2 ئەوە ڕاستە. پرسیاری 35 ئەو بڕا شیتەڵ بکە. گچکەترین ژمارە دەیە بەڵام کۆڵکەی هاوبەش نییە چونکە نە 15 نە 25 دابەشی دەی ناکرێن کە ببیتە ژمارەی تەواو
کەواتە پێنجی هەڵدەبژێرم وەکو کۆڵکەی هاوبەش. پیتی س هەیە لە هەر سێچیان، بەڵام توانی یەک گچکەترین توانە. پیتی د ئیش هەیە، توانی یەک گچکەترین توانە. لە ڕادە یەکەم 25 دابەش 5 مایەوە، پیتی س توان 2 مایەوە، د هیچ نەمایەوە. 15 دابەش 5 3، پیتی س نەمایەوە چونکە توانی یەکە، لێرەش توانی یەکە، تەواو هیچ نەما، د یەک دانە مایتەوە. 10 دابەش 5 2، پیتی س یەک دانە مایتەوە. ئەوە شی تەڵەکەیە. بەهای هەر یەک لەم بڕانە ببینەوە بە پێی بەهای نەگۆڕەکە. پرسیاری 36. ئەگەر هاتو پیتی سێ بوو، پیتی سادیش 5 بوو، ئایا ئەو بڕا دەکاتە چەند؟ لە جیاتی پیتی س دەنووسم 3 توان 4 کۆ 5 توان 2. 3 توان 4 واتە 3 جاران 3 4 ئەوها 3 3 3 و 3. کۆ 5 توان 2 واتە 5 جار 5. 3 جار 3 دەکا 9، 9 جاران 9 81. کۆ 25. 81 و 25ش یەکسانە بە 106. پرسیاری 37. ئەگەر هاتو پیتی م یەک بوو، س ئیش 3 بوو، بڕەکەی دەنووسمەوە 5 کەوانە 1 توان 12 کەم 3 توان 3. 5ەکە دەنووسرێتەوە، 1 توان 12 هەر دەکا 1، 3 توان 3 یەکسانە بە 27. ئەوجا 5 جاران 1 5 و 5 جار 27، 5 جاران 7 35، 5 جاران 2 10، 3ش 13. 5 کەم 135 یەکسانە بە نێگەتیڤ 130. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 73. دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی.